کێشەکە ئەوەیە بەرژەوەندەکانی پارتی و یەکێتیە هەر کەس دەیەوێت زیاتر حەسەی ببەرکەوێ و هەمووشیان کردو بە یەک پاکێز تاوەکو وابزانم ئەوەی من لی تێگەژم سەر و کۆمار یەکلایی نەبێتەوە تەسەوڕ ناکەم پەرلەمانی ئێرەش یەکلای بێتەوە تا ڕادێک پەیوەندە بە بەغداوە تر بەغدا کە یەکلای بۆ ناچارن ئێرەش یەکلای بکەنەوە اینجا ئایا پارتی و یەکێتی بە یەکەوە دەیکەن یان ئایا پارتی وەکو ئەو ساڵی ڕابردوو خولی ڕابردوو بە تەنیا لەگەر چەند ئەندام پەرلەمانێک دەیکا ئەوە دەمێنێتەوە سەر بڕیاری خۆیان بڕیارێکی پێشومان هەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان ناچێتە ناو حکوومەتی هەرێمەوە بەڵام لە حکوومەتی بەغدا بەشداریەکە ئێمە مادام بەشداری هەڵبژاردنمان کردووە بەشداری پەرلەمانیش دەکەین ئێمە ئەو بڕیارەی هەر حزبێک بێ چ کۆمەڵ بە یا حزب باشی نابینین بەڕاستی بەشداری پەرلەمان نەچکە پەرلەمان جێگای گفتوگۆیە جێگای بڕیارە یعنی بەرزترین دەسەڵاتە لە ناو کوردستان تۆ معقول نییە کە ئەندامە دەربسێ و لێرەش بەشداری نەکەی پارتی و یەکێتیەوە هەیە ئەوان خۆیان پێک ناین لەسەر دابشکردنی دەسەڵاتەکان ئەگەر نە هەرنا نیان کرد بە یەک پاکێز سەرۆکایەتی پەرلەمانیان تەشکیل کرد بە پەرلەمان دەست بەکاربایە یعنی گەورەترین غەڵەت ئەوە بوو هەڵەکە کە هەمویان کردە یەک پاکێز